هەموو سارش چەند کتابێکی دەکڕم سار بە سار زیاتر دەبێتین کتاب کڕینەکانم وچی چاڵێنجێک لە خۆمدا نایە هەرچەند ساری کە کتابەکەی دەکڕم چەند کتاب بیتن 4 5 ئەو ساری ئەو 5 کتابە و 4 کتابە هەردەبی تەواوی لە ئەوەی کە دیسان بکرێت توی دیسان دووبارە ئینوێتر بکڕمەوە طبعاً شتێکە ینی زۆر بەسوودە هیوادارم خوێنەر زۆر بیتن ئەکید ئەگەر کتابی نەخینیەوە بەجددی پێشەوەی ئەم کتابی بخینمەوە ئەو ڕوانگەیم نەبوو لۆ ژیان هەتا کتابی نەخینیەوە ڕوانگەت لۆ ژیان ناگۆڕێت تێناگەی کە ژیان دەتوانیت چەند بەگەشت بینیەوە تەمەشا ژیان بکەیت دەتوانیت چەند خۆشی لە ژیان ببینی ڕاستی ئەو سۆشیال میدیا و ئەوانە ئەوەی کردیە کە خەریک کتابی نەخینتەوە هەرچەندە ئەمنیەک بەخۆم یەکێکم لەو کەسانی هەموو سۆشیال میدیایەکان بەکاردێنم بەس لە سۆشیال میدیایەکان هەوڵ دەدەم هانی و کەسانی دەوروبەرم بدەم کە کتابی بخینەوە و بوونی کتابی PDF بەڕاستی نازام هەز دەکەم خوێندنەوە بە PDF ئەو چێژەی نییە کە بە لەبەردەست دەخینیەوە